پێویستە هەموو ڕێ و شوێنێکی تەندروستی ئەوەی کە شەرع ڕێگەی پێداوە بیگرینە بەر بۆیە بڕیارماندا بە کۆی دەنگ لەسەر ڕاگررتنی نوێژە بە کۆمەڵەکان یعنی واتە نوێژی جەماعەت لە مزگەوتەکان بۆ کاتێکی دیاریکراوە یعنی کاتێکی عەفو نادیار هەتاوەکو بارودۆخەکە هێمن دەبێتەوە. هەروەها داوامان کردووە کە لە برگەیەکی ترە کە بانگ لە مزگەوتەکانە ئەو دروشتە هەر بوترێ بانگ بێژەکەیە کەسێک بانگەکە بڵێ بەڵام دوای بانگ بڵێ سەلو فی ڕیحالیکم نوێژەکەتان لە ماڵەوە بکەن و مێن بۆ مزگەوت. لە خاڵی سێهەمیش بەنسبەت نوێژی هەینیەوە نوێژی جمعە بڕیارمان داوە کە ئەم جمعە لە شاری سلێمانی و دەوروبەری نوێژی هەینی نەکرێت بۆ هەفتەکانی تریش لە هەفتەی ئایندەیە بڕیار ئەدەین ئەگەر بارودۆخەکە باش بوو بۆ هەفتەکانی تر نوێژی هەینی ئەەکەین ئەگەر بارودۆخەکە خوا نەخواست بەرەو خراپ بوو ئەوە بڕیاری تری نوێ ئەدەین و ئەم فتوایشمان تایبەتە بە شاری سلێمانی و دەوروبەری. ئیسلام ڕوخسەتی ئەوەی یاوە کە تۆ نەچی بۆ نوێژەکە جادا شتێکی گەورە بێتە پێشەوە کۆم ڤایرۆزە لەبەرەوە ئێمە فتووامە مەلاو فتوایەکی زۆر باش و زۆر جێگیرە بۆ ئەوەی کەوا هەم عوزێکی شەرعیشە ئەو ماوەی کە دیاری کراوە خەڵک نەچێ بۆ مزگەوت بۆ نوێژ هەتا خەڵکە بێ لە ماڵەوە بێ. ئیسا مەسەل لە سینە یعنی حکوومەتی سینی کردووە خەڵک نابێت لە ماڵ دەرچێ نەک دوکان و بازاڕیش